ئەمەی لەنێو دەستەکانی منە نوێترین موبایلی کۆمپانیای سامسونگە کە سامسونگ زی فۆڵدی 6ە. یەکمان موبایلەکە بە کۆمەڵە گۆڕانکاریەوە لە چاونەوەی پێشخۆی بەردەستخراوە بۆ فرۆشتن بە تایبەت لە بواری AI یاخود ژیری دەستکرد و کۆمەڵک تایبەتمەندی ناوازەی هەیە موبایلە و بۆ یەکەم جارە سامسونگ بەرهەمەکانی خۆی بۆ ئێمە دەنێرێت بۆ ئەوەی لەلایەن ستافی تێکپلەسەوە پێداچنەوەیکی گشتگیری بۆ بکرێت. دەزانم ئێستا پێتان خۆشە گشت تایبەتمەندی و ئەزمموی ئێمە لەگەڵ نوێترین موبایلی سامسۆنگ کە زی فۆڵدی 6ە لە بەردەستی ئێمەیە بۆ ئێوەی خۆشەویست بخینەوە ڕوو و ئاشناتان بکەین لەگەڵ ئەم موبایلە ناوازەیە و پاشکەمێکی تر دەگەڕێنەوە لاتان. سلاوی خوای گەورەتان لێبێ. من مەنسوول باسم لە تێکپلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ڤیدیۆیەکی نوێ پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بە خۆشەویست لەگەڵتانین بۆ پێداچنەوە بۆ بەرهەمێکی ناوازەوە مۆبایلێکی ئازبەرزی کۆمپانیای سامسونگ و ڕێڤیوێکی تایبەتمان هەیە بۆ مۆبایلە و پێشەوەی بچینە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی مۆبایلەکە و ئەزمموی ئێمە لەگەڵ مۆبایلەکەت کە سەبسکرایب چناڵەکەمان کەگە بینەرێکی نوێ هەروە لایک و شێری ڤیدیۆکانی شت بیر نەچێت بۆ زۆرترین کە سوودی لێ بینیر و هەروەها زەنگوڵەکەش چالاک بکە بۆی لە کاتی دانانی ڤیدیۆنە ئەگەر نامە چناڵەکەمان ئێوەی خۆشەویست بگات. یەکەمان مۆبایلی زی فۆڵدی 6 نوێترین مۆبایلی چەماوەی کۆمپانیای سامسونگە کە تایبەت دروستکراوە بۆ مثال لەبەرەوەی بە ژیری دەستکرد پێشخراوە و مۆبایلەکە مۆبایلێکی زۆر ناوازە و ئازبەرزە و هەروەها مۆبایلەکە لە ڕوو دیزاینەوە لایەکانی تەختە و بە داخراوی دەتوانین بڵێن 12.1 میلیمەترە و بەکرانەوەش تەنیا 5.6 میلیمەترە و هەروەها مۆبایلەکە پشتگیری لە بڕوانامەی IP48 دەکات بۆ دژە ئاو تاکوی 1.5 متر بۆ ماوەی 30 خولەک دەتوانێت بەرگە بگرێت لە نێو ئاو و مۆبایلەکە لە بەشی پشتەوەیدا دەتوانم بڵێم تەختە و لە بەشی لای چەپی مۆبایلەکەمان سێدانە کامێرامان هەیە کە دواتر دێنە سەر باسی تایبەتمەندی کامێرا و هەروەها ئەزمموی ئێمە لەگەڵ کامێراکەی. ئەگەر مۆبایلەکە بکەینەوە لە بەشی لای ڕاستی مۆبایلەکەمان دوگمەی هەڵکردن و کوژانەوەی مۆبایلەکەمان هەیە و هەروەها پەنجەمۆری مۆبایلەکەشی لەسەر جێگیر کراوە و دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنجیشمان هەیە. لە بەشی سەرەوەماندا سێدانە مایەک بوونی هەیە و هەروەها بەڵندگۆیەک بوونی هەیە یاخود بڵێن سپیکەر و لە بەشی چەپی مۆبایلەکەماندا دەرچەی سیمکارتمان هەیە و لە بەشی ژێرەوەش بڵندگۆیەک یاخود سپیکەرێک بوونی هەیە و هەروەها مایکێک و هەروەها دەرچەی بارگاریکردنەوەی شێوە تایپسی بوونی هەیە. بێگومان خۆشبەختانە مۆبایلەکە خاوەندارێتی لە دوانە بڵندگۆی ستریۆ دەکات کە دەنگێکی زۆر خۆش و ناوازەی هەیە و دەتوانین بڵێن لە ڕووی پێشەوەشدا خاوەندارێتی لە ڕوونمایەک دەکات ڕوونمایەکی بچووک لە دیوی دەرەوەدا کە لە سەرەوەشدا کامێرا سەلفیەکەی لەسەر جێگیر کراوە و لە بەشی ناوەشدا کامێرەیەکی ژێر ڕوونمای سەلفیمان هەیە کە دواتر دێنە سەر باسی تایبەتمەندی ئەم کامێرایش. مۆبایلەکەشمان لە ڕووی چێشەوە چێشی مۆبایلەکەمان تەنیا 239 گرامە دەتوانین بڵێن چێشێکی سووکە لە ڕووی ئەوەی کە مۆبایلەکە مۆبایلێکی چەماوەیە کە مۆبایلی ئاسایی نییە بۆ مۆبایلێکی چەماوە ئەم کێشە چێشێکی تاڕادەیەک باشەوە خراپ نییە و لە کاتی بەکارهێنان ئاسوودەیمان پێ بەخشێت و بێزارمان ناکات لە کاتی بەکارهێنانی زۆر بۆ مۆبایلەکە. مۆبایلەکە لە بەشی پێشەوە و لە بەشی ناوەدا داپۆشراوە بە چینی گۆڕەلا گلاسی ڤیکتۆسینەوەی دووەم کە پارێزگاری لە دژەشکان و دژە ڕوشانیشە. یەکمان ئەوی باسمان کرد بە گشتی دیزایانی مۆبایلەکە بوو و ئێستا دەمانەوێت بچینە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی مۆبایلەکە و لە سەرەتاشدا لە ڕوونمای مۆبایلەکە دەست پێ دەکەین ئەوەی جێگەی ئاماژەی مۆبایلەکە خاوەندارەتی لە دوودانە ڕوونما دەکات ڕوونمایەکی لە دیوی دەرەوەی و ڕوونمایەکی لە دیوی ژوورەوەی کە ڕوونما چەماوەکە یاخود فۆڵ دەکەیت. ڕوونما فۆڵدەکەمان قەبارەکەی 7.6 ئینجە لە جۆری داینامیک LTPO ئەمۆلید کە 120 هێرتزە و هەروەها تایبەتمەندی HDR10+ هەیە و 374 PPH و تێکرای بەرزی ڕۆشنایی ڕوونمای مۆبایلەکەشمان لە کاتی بەکارهێنان لەبەر ڕۆژ دەگاتە 2600 نیتس و داپۆشراوە بە چینی گۆڕەلا گلاسی ڤیکتۆسینەوەی دووەم و لە دیوی دەرەوەشدا ڕوونمایەکی بچووکترمانەیە کە قەبارەکەی 6.3 ئینجە لە جۆری داینامیک LTPO ئەمۆلیدی 2X و هەروەها توانای نوێبوونەوەی ڕوونمای دەرەوەشمان 120 هێرتزە و HDR10+ لە خۆ دەگرێت و 410 PPH و تێکرا ڕۆشنایی ڕوونمای دەرەوەشمان 2600 نیتسە و بە هەمان شێوە داپۆشراوە بە چینی گۆڕەلا گلاسی ڤیکتۆسینەوەی دووەم بۆ دژەشکان و دژە ڕۆشان. لە ڕووی چارەسەرکەرەوە مۆبایلەکەمان خاوەندارێتی لە چارەسەرکەرێکی زۆر ناوازی کۆمپانیای سناپدراگۆن دەکات کە سناپدراگۆنی
8.3 کە 4 نانۆمەترە بەڕایەڵەی 5G. هەروەها یەکەی ڕێخەری گرافیکی مۆبایلەکەشمان ئەدرینۆ 710 بە خێرایی 1 گیگا هرتز. و لە ڕووی بیرگە و ڕامیشەوە مۆبایلەکەمان خاوەندارێتی لە ڕامێکی 12 گیگابایت دەکات لە زۆری LPDDR5X. هەروەها لە ڕووی بیرگەشەوە خاوەندارێتی لە بیرگەیەکی 512 گیگابایت دەکات لە زۆری UFS 4.0 کە خێراییەکی زۆر ناوازەی هەیە ئەم جۆری بیرگەیە. لە ڕووی توانست و چالاکی چارەسەرکردەکەیەوە مۆبایلەکە خاوەندارێتی چارەسەرکردەکەی ئازبەرزە. هەروەها ئێمە کۆمەڵە دیاریمان لەسەر بەکارهێناوە هاستێکی زۆر ناوازە و زۆر باش پێشکەش دەکات بە تایبەت بۆ ئەو یاریانەی کە قورسن و بۆ ڕوونما چەماوەکەی ئەگەر یاری پێ بکەیت وەکو ئەوە وایە مینی پادێک لەدەست بێت و یاری پێ بکەیت کە شتێکی زۆر ناوازەیە و ئێستاش دەیبینن. ئێمە کۆمەڵە یاریمان لەسەر تاقیت کردوتەوە و تێست کردووە شتێکی زۆر ناوازەیە. هەروەها چارەسەرکردەکەشی لە ڕووی خەرجکردنی باتری و وزەشەوە دەتوانین بڵێن چارەسەرکردێکی ناوازەیە و وزەکەم سەرف یاخود بڵێن خەرج دەکات. بێگومان نابێ ئەوە لەبیر بکەین کە AI لە مۆبایلێدا بە شێوەیەکی بەرچاو پێشخراوە و کۆمپانیای سامسونگ گشتوانەکانی خۆی لە مۆبایلەدا لە ڕووی AIەوە بەگەر خستووە و پێشکەشی بەکارهێنەرانی کردووە و لە چەندین بواردا دەتوانین سوود لە AI مۆبایلەکە ببینین و دەتوانین سوود لەو تەنانە وەرگین کە کاتێک وێنەیەک دەگرین یاخود شتێک لە نێو وێنەکەدا دەردەچێت لە ڕێگەی AIەوە کە هەر بە دیاریکردنی تەنەکە و لادانی دەتوانی بە ئاسانترین شێوە ئەو تەنانەی کە لە نێو وێنەکان دەردەچێت بە ئاسانترین شێوە لای بەرین. و لە بەشێکی تری AI مۆبایلەکەمان کە تایبەتمەندێکی گرنگتر هەیە کە دەتوانین وێنەیەک دیاری بکەین و بچینە بەشی پۆرترێت ستۆدیۆ و لەوێ چەندین شێوازی وێنەی خۆمان پێدەدات کە دەتوانین وێنەکان بکەیە شێوە کارتۆنی کە شتێکی زۆر ناوازێ و چەندین هەڵبژاردن و دۆخی گۆڕانکاری وێنەکەتی تێدایە و ئێستاش دەیبینن کە شتی زۆر جوان لە ڕێگەی ئەمیشانەوە دەکرێت. و یەکێک لە تایبەتمەندی گرنگەکانی AIش کە لە ئەپی وێنەکێشانەکەمان هەیە و دەتوانین بە ئارەزوی خۆمان بەدەستەکانمان وێنە بچێشین. ئەوە مۆبایلەکە لە ڕێگەی AIەوە باشترین بژاردەی وێنەمان دەداتێ بۆ ئەو بیرۆکە و ئەو وێنەیە کە ئێمە کێشاومانە لەسەر ڕوونمای مۆبایلەکە و چەندین وێنەی ناوازەمان دەداتێت بە شێوەی AI یاخود بە شێوەی ژیری دەستکرد کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە لە تایبەتمەندی AI ئەم مۆبایلەدا بوونی هەیە. و یەکێک لە تایبەتمەندی هەرە گرنگەکانی AI کە لە مۆبایلەدا بەردەستخراوە و سەرنجی منی بۆ لای خۆی ڕاکێشاوە ئەوەیە کە وەرجێڕانی ڕاستەوخۆی لە کاتی پەیوەندی تەلەفۆنیەکان کە دەتوانی ئەو کەسەی پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ ئەنجام دەدەیت و لێی تێناگەیت یان ئەو لە تۆ تێناگات دەتوانێت ڕاستەوخۆ قسەکانت بۆ وەربجێڕێت و قسەکانی تۆش بۆ ئەو وەربجێڕێت و پشتگیری لە چەندین زمان دەکات. و یەکێک لەو زمانانەش زمانی عەرەبیە کە ئێستا پشتگیری لێ دەکات کە ئەمەش تایبەتمەندێکی زۆر ناوازەیە لە AI ئەم مۆبایلەدا بوونی هەیە و بۆ چەندین کردداری تریش دەتوانین سوود لە AI مۆبایلە وەربگرین و بە شێوەی نوێکاری بەردەوام AI لە مۆبایلەدا نوێ دەکرێتەوە و تایبەتمەندی زیاتری بۆ زیاد دەکرێت. ئێستا باسەکە باسی کامێرەیە و لە بەش پشتەوەدا مۆبایلەکە خاوەندارێتی لە سێدانە کامێرا دەکات کە سەرچەکەی 50 مێگاپیکسلە لە جۆری وایدا و OIS یاخود تایبەتمەندی جەلەرزینی ڕقەواڵەییش لە خۆ دەگرێت و کامێرای دومیشمان بەڕوونی 10 مێگاپیکسل لە جۆری تێلێفۆتەوەیە و دەتوانێت تاکوسی ئۆپتیکال زوم وێنەکان بێنێتە پێشەوە تێکی نەدات و بە هەمان شێوە تایبەتمەندی OIS جەلەرزینی ڕقەواڵەیی لە خۆ دەگرێت. و کامێرای سێمیشمان کامێرایەکە بەڕوونی 12 مێگاپیکسل لە جۆری ئەڵترا وایدا و لە ڕووی ئاستی کامێراشەوە مۆبایلەکە ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات. ئێستا ئێمە کۆمەڵە وێنەما پێگوتووە دەتوانن ببینن و مۆبایلەکە ئاستێکی زۆر باش لە ڕووی کامێراوە پێشکەش دەکات. لە بەشی ناوەدا مۆبایلەکە لە ڕووی کامێرای سلفیەوە خاوەندارێتی لە کامێرایەکی ژێر ڕوونما دەکات کە 4 مێگاپیکسلە و دەتوانین بڵێن مۆبایل و دەتوانین بڵێن کامێرای ژێر ڕوونمان ئاستی زۆر باش نییە و خراپیش نییە و لە ڕووی ئاستەوە ئاستێکی مامناوەندی هەیە و تاکو ئێستا بە شێوەیەکی زۆر باش کامێرای ژێر ڕوونما پێشنەخراوە لەلایەن کۆمپانیاکانەوە و بۆیە کەمترین کۆمپانیا کامێرای ژێر ڕوونما بەکار دەهێنێت. و لە بەشی دەرەوەشدا خاوەندارێتی لە کامێرایەکی سلفی دەکات بە ڕوونی 12 مێگاپیکسل.
لە ڕووی گرتە ڤیدیۆشەوە کامێرای دواوەمان دەتوانێت ڤیدیۆگرتە تۆمار بکات بە ڕوونی 8K و 30 فریم لە چرکەیەکدا بە کامێرا ژێڕونما سەلفیەکەشمان دەتوانێت ڤیدیۆگرتە تۆمار بکات بە ڕوونی فول HD و 6 فریم لە چرکەیەکدا بە کامێرای سەلفی ڕوونما بچووکەکەشمان دەتوانێت ڤیدیۆگرتە تۆمار بکات بە ڕوونی 4K و 6 فریم لە چرکەیەک لە ڕووی سیستەمی وەگەرخەریشەوە موبایلەکە خاوەندارەتی لە نوێترین ڕووکاری کۆمپانیای سامسونگ دەکات کە One UI 6.1 و هەروەها بنچینەکراوە لەسەر ئەندرۆیدی 14 هەرچی دەربارەی باتری موبایلەکەمانە موبایلەکەمە خاوەندارەتی لە باتریی قەبارە گەورە دەکات کە 4500 ملی ئەمپێرە بە توانای بارگایە بوونەوە 25 وات کە دەتوانێت باتری موبایلەکە لە 0 تا 150 تەنیا بە ماوەی 30 خولەک بارگای بکاتەوە هەروەها موبایلەکەمان پشتگیری لە بارگایە بوونەوە وایلێسیش دەکات بە توانای 15 وات هەروەها پشتگیری لە بارگایەوەکردنەوەی پێچەوانی وایلێسیش دەکات بە توانای 4.5 وات موبایلێکی زۆر ناوازێ و بە 5 ڕەنگی جیاوازیش بەردەست خراوە و ئێستا لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە گرنتی فەرمی کۆمپانیای هەنوفەهد بەردەست خراوە بۆ فرۆشتن بە نرخی 2,625,000 دیناری عێراقی و موبایلەکە بای 230,000 دینار دیاری لەگەڵدایە و دەتوانن سودمەند بن لە دیاریەکان کە ئەمەش بۆ ماوەیەکی کاتیە و دەرفەتە بۆ ئەوەی ئەوانەی حەز دەکەن یاخود ئارەزوو دەکەن موبایلێکی چەماوە بکڕن بۆ ئێستا موبایلی Z Fold 6 کۆمپانیای سامسونگ باشترین بژاردەیە بێگومان ئەوە گشت ئەزمون و پێداچنەوەی ئێمە بوو دەربارەی نوێترین موبایلی کۆمپانیای سامسونگ کە Z Fold 6 بوو کایە سبسکرایبی چەناڵەکەمانتان لەبیر نەچێت و هەروە لایک و شێری ڤیدیۆکان بکەن و زەنگوڵەکەش چالاکەم بۆی لە کاتی دانانی ڤیدیۆنێ ئەگەنامە چەناڵەکەمان بێ خۆشەویست بات و ئێمە چیمان نەماوە بۆ گوتن تا ڤیدیۆی داهاتوو بە خودای گەورەتان دەسپێرین و خواتان لەگەڵ